کۆمار بێگومان جواتێکێدا هەری باش قەت توندی نەبێ، نە توندی لە دژی ژنان، نە لە دژی مناڵان، نە لە دژی زلامان، بەس دیارێک و توندوتیژی gelek cara wisa tê fêmkirin ku tundutijî bes fîzîkî bê yani lêdan bê lê tundutijî bêguman gelek astê wê hene ciheyên wê hene min jarê jî em dê li gel sekreteriyekî tiya Zilamên Kurdistanê Burhan Elî ji Silêmaniyê bigirin dest bi xêratikekê Burhan. بەڕێز بورهان سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش ئامارەکان لە ئاستی جیهانە باس لە بەرزبوونەوەی ڕێژەی توندوتیژیەکەن دژی پیاوان ئەم دۆخە لە هەرێمی کوردستان چۆنە؟ ئەم کاتی بەڕێستان و بینەران و بیسەرانتان باش بێگومان جیهانگیریەکە و گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکان وای کردووە ڕوودا و ئەحداسەکان کە لە جیهانە ڕووەدا و گۆڕانکاریەکان و زۆری پێداویستی خێزانەکان وای کردووە کوردستانیش لەو و لەو جۆرە توندوتیژی لەو جۆرە سکاڵانە بێبەش نەکرێ ئەو بەپێی ئەو داتا و ئامارانەکە ئێمە جۆ ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان لە هەرێمی کوردستان ئیزەسەر پشتی ڕەگەزی نێرەکەین بێگومان ئامارەکان پێمانەڵەن بەڵێ سکاڵا توندوتیژی پیاوان لە هەرێمی کوردستانیش ڕوو لە بەرزبوونەوە نەک لە هەرێمی کوردستان لە عێراقیش متابعەکەین ئێمە ڕۆژانە بە هەمان شێوەی هەرێمی کوردستان و وڵاتانی دراوسێش بە هەمان شێو گۆڕانکاری کۆمەڵایەتیەکان و سۆری پێداویستی خێزان وای کردو بەڵێ پیاوان لە ناوچەکە ڕوبەڕووی توندوتیژی و بێزاری و ڕۆژانە سکاڵایەکی زۆری پیاوان ڕۆمانتیەکەن. بەڵێ گەک بورهان زۆرترین جوڕەیە توندوتیژی ku li dijî zilaman têbkaranîn çi cure ye؟ زۆرترینیان ئێساوەی کە هەیە کە خۆتان باستان کرد ئیهمالکردن یاخود ڕێز نەگرتن لە ماندووەنی پیا و تێچووی خێزان زۆر زیایی کردەوە پیا و زۆر ماندووە بێت و بەداخەوە قەرەنداری و ئابووری کە بەرێکی هەرێمی کوردستان و عێراقی گرتەوەی گرتۆ پیا وەکو پێویست نەتوانێت ڕۆژانە پێداویستەکانی خێزان دابین کە بە جەستەیەکی ماندوو بە دەروونێکی ماندوو کاتی ئەگەڕێتەوە سەرێکی بەداخەوە لە ماڵیشە وەکو پێویست ڕێز لە ماندووبوونەکەی ناگیرێت لەبەر ئەوەی تێچووی خێزان زیایی کردو لەوانەیە نەتوانێت سەرجەم پێداویستەکانی خێزان دابین کە بەڵام کاتی ئەڕاتەوە ماڵەوە ماندووبوونێکی زۆری کێشا و بێزارەیەکی زۆر لە دەرونیا هەیە بەڵام بەداخەوە سەرێکی لە ماڵە و ڕێزی ناگیرێت زۆرێک تێ تەداخڵکردنی کەسوکار لە ژیانی هاوسەرگیریە جاران بێگومان خێزان بێ کێشە هەر نابێ بەڵام جاران ئەم کێشانە کە ئەچونە دەستی کەسوکاری هەردوو لا بەداخەوە سەرەکەی جاران ڕۆڵی ئیسلاح و یەکخستنەوان بینی بەڵام ئێستا بەداخەوە لەوانەیە کێشەی نێوان ژن و پیا ئەوەندە ئاسان بێتکە لە ماڵە و چاک لە یەک پۆشن لەگەڵ چۆ دەستی دووسێ بەداخۆچێتە محکەمە ئەمە وای کردو ئاماری تەلاقی زۆر زیایی کە ئەگەر پێ بڵم ئێمە ئامارێکمان لەبەردەستایە لە ساڵی 2010 بۆ ساڵی 2023 سەرێکی بەداخەوە 1940 حاڵی تەلاق لە هەرێمی کوردستان تۆمارکراوە بۆیە ئەمە پێمانەڵێ بەداخەوە ئاماری تەلاقیش زۆر زیایی کردو زۆر بەرز بۆتەوە و بەڕاستی خێزانی کوردی لە مەترسیە یاخود لەژێر فشارێکە یاخود لەژێر زەختێکی هەڵوەشانەوەیە. بەڵێ ئەم جیابوونەوەیە بەدەداچوندان کردووە کە چنێکی پەیوەستە بە توندوتیژی چ لەلایەن پیا و بەرامبەر بەژن و بە پێچەوانەوە یان بەشێکی پەیوەستە بە نەگونجانی کەسەکان پێکەوە. بێگومان هەمووی لە یەک قاڵبەوە سەرەکەی خێزان بریتیەکی بەپێی یاسای گریبەستی هاوسەرگیری بریتە لە گرێبەندێکی ئارەزومەندانە دوو کەس ڕێئەکەونە سەرەوەی کە ژیانی هاوسەرگیریان دابینکەن و بتوانن کە و خێزانێکی ئایندە دروستکەن بەڵام بەداخەوە سەرەکەی گۆڕانکاری کۆمەڵایەتەکان و جۆرەکانی توندوتیژی لە تەداخڵکردن لە خیانەت دەرکردنی پیاوی بەتەمەن و بەداخەوە سەرەکەی لە فشاری دەرونی لە فشاری تەداخڵکردنی کەسوکار ژیانی هاوسەرگیری ئەمانە هەموو یاخود پێداویستەکان یا سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆری زیادبوونی پێداویستی خێزانەکان ئەمە وای کردو هەموو پاڵنەر و هۆکاری هەم زیابوون و بەرزبوونەوەی سکاڵەکان و بەداخیشەوە هەم بۆتە هۆی زیابوونی تەلاقەکان کە ئەو ئامارەی لە بەردەستمانە ئێستا لە هەرێمی کوردستان لە سا 27 زەواج بەداخەوە بە تەلاق کۆتایی دێت. گەک بورهان مژارێک gelek giring e bêguman yanê kargerî sosyal medya li ser em babete çi ye yanî؟ بێگومان سۆشیال میدیا لای ئێمە بە شێوەیەکی بێفلتر بەربەڵاوە بە زۆرێک لە جۆرەکان بەداخەوە ینی کۆمەڵێ هەم کەناڵ دیجیتاڵیەکان و هەم کەناڵە لۆکاڵیەکان ئەمانە بەبێ فلتەر بەبێ سیستەمێک بەبێ ئەوەی کە لیژنەیەکی ڕۆشنبیری لیژنەیەکی ئەکادمی لیژنەیەکی پرۆفیشنال متابعی کە ئایا کاریگەری ئەم جۆرە ئەگەر سەری بابەت و فلیمە دووبلەشکراوەکان کن ئەگەر سەری جۆرەکانی تۆڕەکە و کۆمەڵایەتەکان کن بەبێ فلتەر یعنی هەچی ئەی بینیت هەچی ئەی بیستیت و هەچێکە بێ
یەکسەر ڕاستەوخۆ چێتە بەرچاوی بینەران و بەرچاوی تاکی کورد بە ڕێگەزی نێرومێ بە گەورە و بچووکەوە ئەمانەوە بۆتە پاڵنەرێک وای کردووە کە بەداخەوە مەسئولەتی خێزان لای ژن و پیا و بەرەوفەردی بڕوە ئەگەر تەماشا بکەین جاران خێڵ سنتەری کۆمەلگا بوو پاشان خێزان بۆ سەرتەری کۆمەلگا بەڵام بەداخەوەی ئێمە متابعەیەکی نێستا تاک فەرد بۆ تەفسەنتەری کۆمەلگا لەوانەیە ژن و پیاوێکی زۆر لە ستیتی و شوقەکانە بەداخەوە بەجیا و خێزانەکانی بەرێکەڵەوەشێتەوە بەجیا بژین بۆیە ئەگەرمە بەشێکی زۆر تەماسا بکەین سۆشیال میدیا ڕۆڵێکی کاریگەری خراپی هەیە لە زیابوونی کەشی خێزانەکان بۆتە چاولێکەری بۆتە ئەوەی کە مەسئولیت هەڵناگرن بە کۆمەڵە فیلمی زۆر دەبلاشکرا و ئەکرێ سەرکەم کەناڵانە خۆی لە مەزەرەکەی خۆی لە وڵاتەکەی خۆی لە تەوەکەی خۆی کە بەرهەمی هێناوە ئێستا لای ئەوان مەمنوع کراوە لای ئەوان ئەمانە ئیکسپایر بوون و بانگراوندێکی خراپ بەسەر ئەو کۆمەلگانە بەجێشەوە بەڵام سەرێکی لای ئێمە بەداخەوە تازە بە تازە لە زۆرشێکی زۆر لە کەناڵەکان لۆکاڵەکان لە کەناڵە نێودەوڵەتەکان سەرەکی پەخشەکرێ و خەڵکی زۆر مهتەم کراوە پێوەی بەڵێ بەڕز بران نازانم ئەم 4 مانگە یاخودم 5 مانگەی لە ساڵی 2024 ڕۆژتۆ ئامار لە بەردەستە یاخودنا بەڵام ماوەی ساڵی ڕابردووە ئامارەکان چەند بوون لە تونند و تیژی دژی پیاوان وان تونند و تیژیانی دژی پیاوانەکرێ زیاتر چین وەکو باسەکرێ تونند و تیژی پشتگوێ خستن هەیە دەست بە سەرداگرتنی داهات یاخود موچەکەی هەیە ڕێنەگەنەدانە بە بینینی منداڵەکەی شێوازەکانی زۆرن بێگومان بێگومان ئەوەی کە لە بەردەستێمە لەوانەیە کەمێکێکی بێت چونکم ئێستا بەڕێوەتی نێشی تونند و تیژی خێزانەکان مانعن بەوەگرتنی سکاڵەکانی پیاوان و ژنان لای ئەوان لەوانەیە ئامارەکە بە دەقیقتر هەبێ بەڵام وەکو ئێمە وەکو ڕێکخراوێکی ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنی کە ئیش لەسەر پرسی ڕەگەزی نێرەکەن لە کۆمەلگای کوردیا ئەوەی کە لە بەردەستمانە لە 1/2023 بۆ 12/2023 بەداخەوە 690 حاڵەتی سکاڵات و دتیژی لای ئێمە تۆمار کراوە و بەداخەوە 67 حاڵەتی خۆکشتنی پیاوان هەبووە و بەداخەوە 8 پیا بۆ هەی کەشە خێزانیەکانیەوە کوژراوە ئەگەر بەراوردێک یاخود جۆرە وردکردنەوەی بکەین ئەم 690 حاڵەتە لای ئێمە چۆن تۆمار کراوە دەرکردنی پیاوی بە تەمەن 49 حاڵەتمان هەبووە دەست بەسەر تونند و تیژی جەستەی 12 حاڵەتمان هەبووە خیانەتی هاوسەری 51 حاڵەتمان هەبووە تەداخڵکردنی کەسوکار لە ژیانی هاوسەرگریە 229 حاڵەتمان هەبووە فشاری دەرونی و سێکسی 7 حاڵەتمان هەبووە دەست بەسەراگرتنی موچە 90 حاڵەتمان هەبووە دەست بەسەراگرتنی مناڵ پاش جیابوونەوە بەداخەوە کە ئێمە حاڵەتێکی مەترسیداری تەلاق باسمان لە بەردەستمانایە 216 حاڵەتمان هەبووە هەڕەشەی میدیایی و ئەلکترۆنی و ناوزەڕاندن 18 حاڵەتمان هەبووە دەست بەسەراگرتنی مڵک و بێبەشکردنی پیا و لێی 11 حاڵەتمان هەبووە سکاڵا و کەمخستنەوەی خۆچە 7 حاڵەتمان هەبووە ئەمانە پێمانەڵێ بەداخەوە خێزانی کوردی لەبەر هەڕەشەیەکی گەورەیە و بێگومان پیاوی کوڕەگەزی نێر ئەگەر تەماشا بکەین یاسای باری کەسێتی لەسەر بنەماکانی شریعەتی ئیسلام داڕژراو نووسراوەتەوە شریعەتی ئیسلام بەرپرسێتێکی گەورەی خستە لە ئەستۆی پیا و کە ئەم بەتایبەتی لەم کە لە دوای ساڵی 2014 بەدەواو کۆمەلگای کوردی بە کۆمەلگایکی بە قەیرانێکی دارایی ئابووری قورساتی ئەپەڕێ بە پێی یاسای باری کەسێتی پیا و بەرپرسە لە دامکردنی سەرجەم پێداوی سەرداریایەکان یاسای باری کەسێتی وای کردو ئەگەر ژن خاوەنی هەر چەند داهاتێک بێت بە هیچ شێوەیەک بەرپرسێتە دارایەتەکەی لە ئەستۆ نییە ئەمە وای کردو کە پیا و هەم فشارێکی زۆری لەسەر بێت 2 جار ئەسۆسێتەوە جارێک کە ئەوەی کە لە تێچووی خێزانزایی کردو ناتوانێت وەکو پێویست پێداویستەکانی دابین کاوەوە کۆمەلگا بەقاینداری ئابوووریە ڕادووە کە لە دەرەوە کارێکی دەستکەوتە لەوانەیە کارەکە لە بەروی کۆمەلگا بەشێکی زۆری بێکارە لەوانەیە خاوەنکارەکان بیان سەوسێنەوە زیاد لە حەدی خۆیان کاریان پێ بکرێت و حەقی کەمیان بێن لە ئەو کاری کە پیان نەکرێت بەڵام لەبەر ئەوەی ناچار و مەزدەری خێزانەکەی لە ئەسوی ئەم پیاوەیە قبول یەکەوە کاتێکی ژەڕاتەوە ماڵەوە سەرەکەی بەداخەوە لەلایەن خێزان و مناڵەکانی وەکو پێویست ڕێستە مادووبوونەکەی ناگیرێ و بە جۆرێکان ڕوبەڕووی تونند و تیژی و سکاڵا و بە جۆرێک شتاندن ئەبێتەوانێ کەکەی بورهانگەر شتە بپرسن هەڵوەکی ڕێکخراو ئێوە هون ڕۆلێکی چاوا دەبینن ینی ڕۆلێکی چاوا دەبینن وەکی ڕێکخراو کارێ بوون دکن چنە دوێ دەربارەی دەگەرتمە ئاگادار بکەن بێگومان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە بێ ڕۆڵێکی سەرەتا ڕۆڵی وشیارکردنەوەی تاک لە خێزانە بەڕێگەزی نێوری مێوە چووکم مرۆڤ لە هەر شوێنەکە بێ ئەرک و مافی هەیە بێت سەرەتا
ژن و پیا لە خێزانە هەردووکیان ئەرکەکانی خۆیان جێبەجێکن دوای مافەکانیان کەن بێگومان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ڕاستە لەوانەیە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بەهۆی خێرایی دارایی و ئابووری کە بەرۆکی کۆی تاکی کوردی گرتو بە حکوومەت و بە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی نەماتوانین بێوەکو پێویست ڕۆڵی وشیارکردنەوەی تاکی کورد ببینین لە کێشە خێزانەکانە بە تایبەتی چی و ڕێکخراوی شپیانی کوردستان و توندوتیژە خێزانەکان و ڕێکخراوەکانی ژنان ئێمە بتوانین کە ڕۆڵی وشیارکردنەوەی پیا و بینین سەرتا پیا و ئەرکەکانی خۆی جێبەجێکە ئەو سەداوای مافەکانی بە هەمان شێوە ڕێکخراوەکانی ژنان و توندوتیژی خێزانیش بە هەمان شێوە ژنیان وشیار بکردایەوە کە سەرتا بێ ژن ئەرکەکانی خۆی جێبەجێکە و سەداوای مافەکانیکە لەوانەیە مقەسەریەک بە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە بەڕێوەتنەشی توندوتیژی خێزانیەوە هەبێ لەم ڕۆ بەڵام کۆکاری سەرەکی ئەو قەیرانداری ئابووریە کە دەستی هەمومانی گرتو نەماتوانین وەکو پێویست کۆڕ و سیمینار و وەرکشۆپەکانمان بەرنامەی وشیاریەکانمان لە ڕاگەاندنەکان و پێشکەش کرد بێ و بەداخشەوە گۆڕانکاری کۆمەڵایەتێک سەریعەکان و سۆشیال میدیا کە وای کردو جیهانی کردووە بە گوندێکی بچووک وای کردو کە هەمومان ئەحداس و ڕووداوەکان کە ڕۆژانە ڕوئەدەن وای کردو ئەمانە کاریگەریەک لەسەر دەرونی تاکی کورد لەسەر دەرونی تاکی جیهان ببینێتەوە کە بەداخەوە وەکو پێشتر باسم کرد کۆمەڵگاکان بەعام بەرەو تاگ یاخو بەرەو نیشتە جێبوونی تاگەڕاوکۆی کە ڕۆڵی ئێمە بتوانین ڕۆڵی خێزان و جایەکی زیندوکردنەوەی ڕۆڵی خێزان لە کۆمەلگای کوردیا ببینێت. بەڵێ بەڕێز بەران لە ماوەی ساڵی ڕابردووە هیچ پیاوێکە بووە بەهۆی توندوتیژیکردن بەرامبەری لەلایەن خێزانیەوە پەنای بردبێتە بەر خۆکوشتن یان یەکلا بوو بێتەوە کە هۆکاری خۆکوشتنەکەی ئەوەیە بێگومان بەشێک لەو پیاوانی کە تووشی خێرانی داوای ئابووری بوون هۆکاری یەکەمیان ئێمە ئەوانەی کە بەنام بردە بەر خۆکوشتن و حاڵەتەکان ئەنجام نەداوە یاخود ئەوانەی کە خۆیان کوشتووە بە دوای چوونمان کردو بەشێکیان سەرەتا ئەڵێن لە ترسی شکاندن و لە ترسی ئەوەی کە لۆمەکردنی خێزانەکانەوە سەرەکەی بەداخەوە پەنای بردوێتە بەر خۆکوشتنەکە ناڵێن هۆکارێکە خۆکوشتن حاڵەتێکی جیهانیە لە دەقەیەکە 80 کەس لە جیهانە خۆی کوژێ بەڵام لەوە چێ بەشێک لەو بەتایبەتی و پیاوانەی کە تووشی خێرانی دارایی ئابووری بوون سەرەتا لە لۆمەکردنی خێزان و مناڵەکانیانەوە لەوانەیە هەوڵی خۆکوشتن بدەن. بەڵێ بەڕێز بورهان عەلی سکرتێرێکێتی پیاوانی کوردستان لە سلێمانی لەگەڵمان دابووی زۆر سپاس. سپاس کەک بڕان.